ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵم جایشتر بێ ئازیزەکەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە. بەرنامەی ئەمڕۆمان سیانزەی حوتی 2024 سەبارەت بە کەیسێکی دیێرین و کۆن و پڕئازاری ئازادی دەربڕینە لە کوردستانە. سۆرانی مامەحەمە ناونیشانی تاوانێکە، ناونیشانی برینێکی قەتماغە نەگرتووە، ناونیشانی کەیسێکە کە تا ئێستا چارەسەر نەکراوە. دیارە بەهۆی دۆخی کوردستانەوە، بەهۆی دێرینی و بەهۆی کۆنی ئەم کەیسەوە ڕەنگە بەشێکی بینەرانمان ناوی سۆرانی مامەحەمەیان بیستی بێ، بەڵام تراژیدیایەکە لە پشت ئەم ناوەوەیە، تاوانێکە لە پشت ئەم ناوەوەیە پێی ئاشنا نەبن. بۆیم بە کورتی سەرەتا سەبارەت بە سۆرانی مامەحەمە هەر ئەو زانیارە نەڵێنەوە کە ئەکرێ هەموو کەس ئەگەر بۆی بگەڕێ لە ئینتەرنێتا زۆر بە سادەیی بیدۆزێتەوە. سۆرانی مامەحەمە ڕۆژنامەنووسێکی سەربەخۆ بوو، لە گۆڤاری لیڤین کاریە کرد. ساڵی 1970 لە کەرکووک لەدایک بووە. لە 30 تەمموزی 2008 بە دەستێکی تاوانکار، دەستێکی لە خوێن ئاڵوودا گیانی لێسەندایەوە و ژیانی کرا بە قوربانی ئەو وشانەی کە ئەیوت، ئەو باسانەی کە کرد، ئەو سکانداڵانەی کە پەردەی لەسەر هەڵەماڵی، ئەو بە بیوێری و بە ئازایەتی خۆی لە بەرامبەر هەڕەشە و گوڕۆشەیە نەچەمی سەریدانە نەوان و تا دوا هەناسەی وەفادار بوو بە پیشەکەی خۆی، وەفادار بوو بە ئەرکەکانی خۆی وەکو ڕۆژنامەنووسێکی ئازاد. تاوانکارانی ئەم دۆسیە هێشتا زۆر ئازادانە لە کوردستان ئەسوڕێنەوە. هێشتا ئەم کەیسە تاوانکاری سەرەکی و ئەستی و ئەوەی کە ئەمری کردووە بە جێبەجێکردنی ئەم تاوانە لەلایەن دادگاوە نەناسێنراوە و بە سزای تاوانەکانی نەگەێنراوە. وەک ئەوەی تەواوی دەسەڵات و تەواوی دەستگای دادوەری لە کوردستانە بە ئێمە بڵێ خوێنی ڕۆژنامەنووسان کە وەختێک لە قسەی دەسەڵات دەرچوو حەڵاڵە. هەر ئەمە هەر کەیسی سۆرانی مامەحەمە، ئەگەر کەیسی سەردەشت عوسمان و کەیسی کاوەگەرمیانی و کەیسی ڕۆژنامەنووسانی بادینانیشی بەدوایە نەهاتایە، تەنها و کەیسە بەس بوو بۆ بەتاڵکردنەوەی هەموو درۆفی شاڵانەی کە دەسەڵاتی کوردایەتی ئەیکات و ئەو لافانەی لێ ئەدا بە ناوی ئازادی و پاراستنی ئازادی دەربڕینەوە. سۆرانی مامەحەمە ئەڵێت ئەوانەی ئەمڕۆ خۆیان بە سیاسی و خاوەن خەباتی کوردایەتی ئەو هەرێمە دەزانن لە خۆیان وردبوونەتەوە تەنها ڕۆژێک خەبات و سەروەریان هەیە بۆ بزاکی ڕزگاری خوازی دۆزی کوردان لە مێژوودا، جگەرە کوردکوشتن و خیانەتی نەتەوەیی بوون بە کۆیلە و جاسووسی وڵاتانی دراوسێ و جیهان. ئەمانە وشەی من نین، ئەمانە دەربڕینی من نین، ئەمانە دەربڕینی سۆرانی مامەحەمەن و هەر ئەم ئازایەتیە و هەم ئەم جەربەزەیە لە بەرامبەر دەسەڵاتداران و ئەم قبوڵ نەکردنی درۆ، قبوڵ نەکردنی شاردنەوەی ڕاستیەکان ژیانی ئەوی بە تەمەنی لاوێتی کە هێشتا تەنها 30 ساڵ تەمەنی بوو لە ژیانە نەهێشت و ئەوی بە مەرگ سپارد. ئەمڕۆ ئێمە لە پێشوازی ئەو یادەیە کە لە 20 تەمموزایە، ئەمڕۆ ئێمە 13 تەمموز لە ڕێگەی کەناڵی هیواوە ئەمانوێ ئەم یادە یادی ئەم ئازیزە، یادی ئەم ڕۆژنامەنووسە جەربەزە و ئازایە بەرز ڕاگرین. بۆ بۆنێەوە سەرەتا دیارە ئەمە وامەدانا بوو کە بەشدارانێکی زۆر لەم بەرنامەی ئێمە بەشدار وەڵام بەداخەوە بەهۆی کێشەی تەکنیکیەوە نەکرا لە دوو کە زیاتر لەگەڵمان منکەویان گەردەخان گەردەی مامەحەمە خوشتی کاک سۆرانی مامەحەمەیە و ئەوی تریشیان ڕۆژنامەنووس لەتیف فاتح فەرەجە. بەر لەوەی میوانان بانکم بۆ ستۆدیۆ و دەستکەین بە بەرنامەکەمان، پێم خۆش لەوەی ئازیز داواکەم لینکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی خۆتانە و لە سوۆسیال میدیای خۆتانە بڵاو بکەنەوە. ئەگەر تا ئێستا کردووە کەناڵی هیوا لە یوتیوب لایک و سەبسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێن. ئەم کەناڵە کەناڵی گشت ئازادی خوازانە، کەناڵی هەموو چەپ و هەموو ئەوانەیە کە بۆ دنیایکی باشتر و ژیانێکی باشتر و
خۆشتر بۆ خەڵکی کوردستان خەبات دەکەن و کۆڵمادەن لە خەبات تێکۆشان دەواازەی کراوەیە خۆم بم یا خەڵکانی تر بن لەم بەرنامانەوە ئەتوانن ئەم پلتفۆرمە بەکاربێنن بۆ گەیاندنی وشەی ڕاستی و دیارە هەر ئەم پێشکەوتنە تەکنۆلۆژیە دەستی دەسەڵاتدارانی ژەبێ ببەستێ لە ئەنجامدانی تاوانی تر پشتیوانی ئەم کەناڵە بن ئەم کەناڵی هەمووانە و پلتفۆرمی هەمووانە بەرحاڵ بەم پێشەچیە کورتەوە بە خێراتنی گەردەخان بەخێر هاتی زۆر 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 سپاس دەکەم کە ئامادەبووی بەشداری ئەم بەرنامەی ئێمە بی ئەمڕۆ من دیارە لە ناخی دڵەوە هاوبەشی خەمی ئێوەم خەمێک کە هەموو ساڵێک دووبارە ئەبێتەوە برینێک کە قەتماغە ناگرێ من لەگەڵ ئێوەیان و منبەر بۆ تۆ ئاوەڵایە من پێم خۆشە سەرەتا ڕای هەستی خۆتم پێ بڵێ لەم ڕۆژەیە وەکو خوشتی ڕۆژنامە نووسێکی جوانەمەکراو پێم خۆشە قسەی خۆت پێ وە قسەکانی تۆ بەرنامە دەست پێ فەرموو. سڵاو ڕێز شەوتان باش زۆر سپاسدانەکەم کە ئەم دەرفەتەتان ڕەخساند بۆ من و ئەم یادە بەرزەرانخەنم زۆر سپاسدانەکەم کاژمێر نۆی شەو هەمیشە بۆ من کاتێکە زۆر زۆر زەحمات و زۆر زۆر دڵتەنگم لەو کاتەدا کاژمێر نۆی شەو دەقیق لە دەرگای ئێمە درا سۆرانی برام چوو دەرگا بکاتەوە بێ ئەوەی بزانێ ئەمە کەسانێک لە دەرگا ئەدەن و ئەم پێشوازیان لێکە ئەوان مەری پێشکەشەکەن ئەوان لە بری سڵاو فیشێکی یان بە سۆرانەوە نایە بۆیە کاژمێر نۆی شەو لای من کاتێکی زۆر زۆر بڵێم ناخۆش و شەوێکی زۆر زۆر زەحمەت و دڵتەنگێکی زۆرم هەیە لەو کاتەدا بە دەقیق ئێستش کاژمێر نۆی شەوە و بەروی ساڵیادی تیرۆکردنی شەی سۆران دەڕۆین من ئەمەوێت لەوە دەست پێ بکەم چۆن ئەو شەوە لە دەرگای ئێمە درا و سۆرانی برام چۆن چوو دەرگا بکاتەوە و چی ڕوودا بەڵێ تکایە فەرموو. ئێمە هەر وەکو شەوەکانی دیکە خانەوادەکەمان ئەو چەند کەسێکە لە ماڵ بووین لەو شەوەدا هەمومان بەیەکەوە بووین لە گفتوگۆیا بووین بە تایبەت من لەگەڵ شەی سۆران خەریکی گفتوگۆ بووین لە سەر بابەتێک لە دەرگای ئێمە درا منیش هەر ئەوەندەم دەرگای ئێمە بوو شەی سۆرانتی من دەڕۆم دەیکەمەوە دەرگا لەگەڵ ڕۆشتنی و هەر ئەوەندەی کە ئەو گەیشتە دەرگا دەنگی تەقەیەکی زۆر بەداخەوە بەرەو ڕوو ماڵەکە ئێمە هات لەگەڵ تەقەکان و هاواری ئێمە هەمووی تێکەڵ ببەیەت یەکسەر من هەستم کرد یەکسەر هاوارم کرد بۆ براژنەکەم و خوشکەکانم لەگەڵم بوون هاوارم کردم سۆرانیان کوش چونکە زانیم کە دەنگی تەقەکان و فشەکان بۆ ماڵی ئێمە هات و سۆران گەیشتە دەرگا ویستم بچمە دەرەوە لەو کاتەدا خوشکە گەورەکەم لەگەڵما بوو وتی چەکێ بێنە یەکسەر منش گەڕامەوە لێ چەکێکم هەڵگرت نزیک بوو لێمەوە چەکێکم هەڵگرت و بەرەو دەرەوە چووم بەداخەوە من گەشتمە حەوشە من لە دەرگایەکی ترەوە ڕۆشتم ئەو هۆڵی ئێمە دوو دەرگای هەبوو من لە دەرگا لای هەدیقەکەەوە چوومە دەرەوە سۆرانیش بەرەو ڕوو من دەهات یەک تەماشای کردم لەو کاتەیە ئەتر لێ ئەو کەوت منیش نەوەستام و بەرەو دەرەوە ڕۆشتم من هەستم کردم ئەو لە ژیانە ئەمێنە هەر ئەوەی تا تەقەی لێکرا و شتێ لەو بابەتە کە چوون تەماشام کرد هیچ کەس نەما بوو و خەڵکی گەڕەکەش لە دەنگی تەقەکان بەرەو لای ماڵی ئێمەوە داهاتن ئەتی من یەکسەر گەڕامەوە بۆ ماڵەوە پاشم بە شەی سۆران نەکرد دیار بوو لەو کاتەدا براژنەکەم و خوشکەکەم و ئەوانیش لەگەڵ سۆران بوون زۆر هاوارم کردم با زوو بیگەینە نەخۆشخانە تۆ لەو بێنە بەر چاوی خۆت لەو کاتەدا چی هەستێک دروستە بێ هاوارمەکرم بە ئەوەندە بیگەینە نەخۆشخانە لەگەڵ دراوسێکانمان سەری ساریان خست و ڕۆشتن لە ڕێگا چونکە ئێمە ماڵی ئێمە کاکلەتیف دەزانێت ماڵی ئێمە نیزکترە لە خەستخانەکە و گەڕەکی ئێمە نیزگە لەو خەستخانەوە
کە بەرەو نەخۆشخانەکە ئاڕۆشتین براژنەکەم وتی سۆران مرد. منیش هیچ ئاگایەکم لە خۆم نەبوو، تەلەفۆنمە کرد بۆ کوڕی مامەکەم بۆ ئەوەی فریامان کرد، چونکە خوێنی شەی سۆران لەگەڵ خوێنی کوڕی مامەکەم ئامۆزاکەم بۆ یەک دەبوون. وتم ئەگەر پێویستی بە خوێن بێ بە ئەو یەکسەر فریا بکە و بگاتە ئەوە، نەمەزانی کە ئەو مردووە. ئەو بوو کە گەیشتنە خەستخانەکە یەکسەر هاوارم کردم هیچ کەسێ لەمان نزیک نەبێتەوە، نەمێش هیچ کەس بێتە قاعەکە و دکتۆرەکان هاتن یەکسەر لەو کاتەیە دکتۆرێک پاشەپەڕێکی شینی دا بەسەر چاوە یەکسەر زانیم کە لەوە نەماوە، لەوە من ئەگەم لە خۆم نەما. ئەو شەی سۆران بەو شێوەیە چۆ بۆ دەرگا، ئەو وای زانی میوانێکە تۆ کاژمێرنەوەی شەو ئەوە براکانم لە ماڵ نەبوون، دایکم لە ماڵ نەبوو، دیار ئەو پێ خۆش بخۆی چێ بۆ دەرگا لەگەڵ لێدانی دەرگا و تەقەیان لێ کرد بۆ شێوەیە پیرۆکە. تەقدیری زۆرم هەیە بۆ ئازایەتیت بۆ ورەت کە ئاوا بەم شێوازە ئەم تراجیدیای جێڕیتەوە بۆ ئێمە، بەڵام من چەند پرسیارم هەیە ومێدەوارم فرسەتت بێت و وەڵامی بدەیتەوە. یەکەمیان ئەوەیە ئێوە بە خێزان هیچ ئاگاداری هەڕەشەیەک بوون پێشتر لە شەی سۆران کرابێ، هەڕەشەیەکی دیاری کرابوو لە شەی سۆران بەر لەوەی کە ئەو ئێوارەیە بێن و تەقەیە بکەن؟ بەڵێ 15 هەڵە نەبم 15/5/2008 هەڕەشەی لێکراو بە ژمارە مۆبایلێک، ژمارە مۆبایلەکە ئێستش لامانە، ڕادەست پۆلیس کراوە، ئاسایش کراوە، هەڕەشەی لێکراوە چەند جار و خۆمانی لێ ئاگادار کرابووە، خۆمانی لێ ئاگادار کردبووە، سەندیکای لقی کەرکووک ڕۆژنامە نووسانی لێ ئاگادار کردبووە، ئەوانش بە نووسرا و سەندیکای هەرێمی کوردستانیان لێ ئاگادار کردبووە و لە راپۆرتی 6 مانگی سەندیکا ناوی شەی سۆرانیش تایە. ئەو راپۆرتەمان ئێمە لاماوە، دەستگا گۆڤاری لڤینی لێ ئاگادار کردبووە، چەند بەرپرسێکی شاری کەرکووکش ئاگاداری هەڕەشەکانی بوون کە شەی سۆران پێیانی گوتبوو. من بۆ خۆم ڕۆژێکان وتم ئەوە چییە، لێم پرسیتم ئەوە چییە، وتی هەڕەشەم لێکراوتم ئەنجا کی هەڕەشە لە تۆکە، وتی پارتی هەڕەشەم لە کار بۆ نەسا، من هەر ئەوە نەئەتوانم کە ئەو توێتی من بیژارمەوە، ناتوانم زیاتر بڵێم، وتی پارتی هەڕەشەم لێکە. بۆ شێوە هەڕەشەکان بەجددیش بوون لەسەری، بەڵام نەیانوت لەسەرچی نەیوت لەسەرچی هەڕەشە لێکەی. بەڵێ وتی ئەلەن واز بێنە واز بێنە لە چی، بە دیاریکراوی لە چی، لە کاری ڕۆژنامەوانی یا لە مەسەلەیەکی دیاریکراوە؟ بەڵێ لە کاری ڕۆژنامەوانی، چونکە ئەو خۆتان ئەگەدارن و خەڵک ڕۆژنامە نووسان و نووسەران ئەوەی کە بابەتی سۆرانی خوێند بێتەوە، ئەوەی گۆڤاری لڤینی خوێند بێتەوە، ئەزانێ سۆران لەسەر چی تیرۆر کراوە و لەسەر ڕخنەکانی و لەسەر ئەو نووسینانەی ئەو بابەتانی کە ئاراستەی دەسڵاتدارانی کەرکووک و هەرێمی کوردستانیە کرد. ئەو راپۆرتانەی هەمووی ئەوانە شایدی ئەوەن کە شەی سۆران لەسەر ڕخنە تیرۆر کراوە. بەڵێ ئەو لە دوو مەسەلەی دیاریکراو وەک ئەوەی کە لە سەرچاوەکان باسییان کردەوەی کە لە من خۆشم لە میدیای خوێنومەتەوە ئاگاداری بووم، دوو مەسەلەی دیاریکراوە. یەکەمیان ئەوەیە لە وتارێکە باسیەوەی کردووە کە بۆ خانمی یەکەمی کوردستان دەرناکەوێت، وەک وڵاتێکی تری مۆدێرن کە سەرۆک کۆمار خانمی یەکەمیش لەگەڵ خۆیان دەرەخاو لە بۆنەکانە دەرەکەون، داوای کردووە کە بۆچی هاوسەری مەسعود بەرزانی کە خانمی یەکەمی کوردستانە، هاوسەری سەرۆکی هەرێما، بۆچی لە میدیاکانەوە دەرناکەوێت. و دووەم شتیش ئەوە بووە کە راپۆرتێکی ئامادە کردووە لەسەر کەیسی لەشفرۆشی لە شاری کەرکووکە، چۆن بەشێک لە بڵین بەرپرسەکانی ئەو شارە، بەرپرسە سیاسی و حیزبەکانی ئەو شارە لەم کەیسەوە تێوەگلاون. بەڕێزت هیچ زانیاریەکت لەو بارەوە هەیە؟ بەڵێ ئاگادار بوون کە ئەو راپۆرتانی بڵاو کردەوە، خۆشیزانی هەستی بەوە کرد ئەمە مەترسیە لەسەر ژیانی دروستەکان، بەڵام ئەوتی هەر ئەبێت بڵاو بکرێتەوە
ئەم ڕخنانە ئەم بابەتانە گرنگن ئەبێ ئاراستی دەسڵاتدارانی بکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە وەکە بینین ئەو کات شەی سۆران ئەو بابەتی راپۆرتی سوزانەکانی بڵاو کردەوە داوایە کرد کە ئەو دیاردەیە نەمێنێت ئەو دیاردەیە نەمێنێت ئەوەتە ئێستا هەرێمی کوردستان بە هیچ دەستگا و لایەنێک ناتوان چارەسەری ئەو بابەتە بکەن بگرە زیاتر بووە و پەرێ پێدراوە و دەسڵاتێکیش لە پشتێوەیەتی و پارێکی باشی بۆ تەرخانەکرێت 16 ساڵ پێش ئێستا شەی سۆران داوا کرد ئەو دیاردەیە نەمێنێت شەی سۆران لەسەر ئەو بابەتانە تیرۆر کراوە بەرحاڵ دەستت خۆش بێ من لەمە زیاتر بەڕێز ماندوو ناکەم زۆر خۆشحاڵ کردین ڕاستی بۆنەیەکی زۆر دڵهەژێن و زۆر دڵتەزێنە بەڵام ئێمەت خۆشحاڵ کرد بینەران خۆشحاڵ کرد بە هەر شێوەیەک بێ کە بەم ئازایەت و جورئەت و ورەیەوە لەگەڵ ئێمە دەرکەوتی ئەوە ئامادە بووی سەبات بەم کەیسە بۆ ئێمە و بینەرانمان بدوێ من لەوە زیاتر بەڕێستان ماندوو ناکەم زۆر سپاسیشتانەکەم جاریشی تر ئەگەر پەیامێک ئەگەر قسەیەک بەر لەوەی کە بەشیەوە لە بەرنامەکە تەواو بێ وتەیەکتان بۆ بینەران هەیە بفەرموو دەستخۆشی لە بەڕێزێت و لە ئازادی خوازان و سەران ڕۆژنامە نووسان کە 16 ساڵە لەگەڵ ئێمان سۆران لە ئێمە دەرچووە ئێمەی تێپەڕاندووە بەهۆی ئازادی ئەو خەڵکە و ئەو ئازادی خوازانەوە بووە کە پشتگیریان کردوین ئەو ناوی سۆرانیان بە بەرزی وەک خۆی چۆن بەرز بۆ هەروایەشیانەتەوە ساڵانە لەو یادەیە لەگەڵمانە ئابن دەستخۆشیم هەیە و هیوادارم کەیسی شەی سۆران و ڕۆژنامە نووسانی تریش بە دادگا بگەێنرێتە دادگایەکی عادیلانە و بکوژان دادگای بکرێ بەپێی ئەو یاسایی کە لە هەموو جیهانە بەپێی یاسا مافوەرەگیرێتەوە ئێمە مافی خۆمان وەرگرینەوە و بە هیچ شێوەیەکیش ئێمە لە مافی خۆمان تەنەزول ناکەن و پاش گەز نابینەوە لەو مافی کە هەمانە لەسەر ئەو دەسڵات و ئەو حیزبەی کە براکەمانی تیرۆر کردووە بە هیچ شێوەیەک یەک زەڕل لێلا ئەنادەین سپاسدانەکەین جارێک ئێوە خۆش بێ بگورە من بوتم پرسیارەکانم تەواو بووم بەڵام ئەزەکەم ئەم پرسیارەش بکەم لە کۆتاییە پەیامت بۆ دەسەڵاتداران دەستگای دادوەری چییە؟ وڵات دەسڵاتداران ئەو ئەبینین هەموو لایەک ئەزانە دەسڵاتدارانی هەرێمی کوردستان هەم کوردستانیان بەکوێگەیان هەم خەڵکەکەی بەهۆی گەمدەڵی و نادادی و عەدالەتیانەوە ئەو حیزبولایەنانی کە فەرمانڕەوایەتی هەرێمی کوردستانەکەن ئەوان بوونەتە مەینەتی و ناخۆشی بۆ سەر هەموو گەلی کورد بەڕاستی وەک ئەبینین لەم کاتەداوتە داگیرکاریاتە ناوخاکی کوردستانەوە هێشتا حکومەتی هەرێم و دەسڵاتداران و حیزبەکان هیچ پەیامێکیان نییە و هیچ جوابدانەوەیکیان نییە بگرە دەست پێشخەریەکەم بۆ هاتنەناوەی ئەو داگیرکاری بۆ هەرێمی کوردستان وە یاسا و دادگا لە بەرژەوەندی خۆیان بەکارێنن ئەگەر بە بەرژەوەندی خۆیان بەکاریان نهێنا ئێستا بکوژانی سۆران لە دادگایەکە یەکلایە ئەکرایەوە و بەسلا خۆیان نەگەیشتن و ئازادی فەراهەمە بوو ئەو دەسڵاتە یاسای سەرۆر بکردایە ئەوان چونکە لە یاسا ئەترسن بۆی پەنابن بۆ تیرۆر ڕۆژنامە نووسان تیرۆرەکەن خوێنی ئەوان ئەڕژێنن و هیچ ماف و هینێک بۆ کەسوکاری قوربانیان ناگێڕنەوە بە هیچ شێوەیەک بە دەنگی ئێمەوە نەهاتوون و پشتگیریان نەکردوین بۆیە ئێمە هیچ پەیامێک ئاراستی ئەو دەسڵاتە ناکەم داوای لەو دەسڵاتەیان ناکەم کە براکەمی تیرۆر کردووە بە شەی سۆران ئێمە ئەزانی دەسڵاتی هەرێمی کوردستان تیرۆری کرد ئەو دەسڵاتی کە خەڵکی خستۆتە مەینەتیەوە بۆیە هیچ داوایە لەو دەسڵاتە 16 ساڵە داوام لێ نەکردووە ئێستش داوای لێ ناکەم و بێمنەتانە پێیانەڵێن ئێمەش خوێنمان باوەک شەی سۆران بڕات بەڵام ئێمە لە ڕێگای شەی سۆران لا نادەین و هەمیشە بۆ ئازادی و سەربەخۆیی و بۆ دادوەری تێئەکۆشی دەستەکانت خۆش بێ هەر بژیت بۆ ورەت هەر بژیت بۆ وشیاری دڵی ئێمە دڵی ئازادی خوازان لە سەرجەم ئازادی خوازان لە کوردستان لەگەڵ خێزانی ئێوە تەنیانین لەم یادە زۆر پڕناسوەرەیە ئێوە دۆست و پشتیوانتان بە ئەندازەی تەواوی ئازادی خوازان و هەموو ئەوانن کە خەون بە ژیانێکی باشترەوە بینن لە کوردستان هەر بژیت زۆر سپاس دەکەم جارێکی تر هەر بژیت
بەڵێ زۆر بەخێر بێ کاک لەتیف ئەم کاتت باش میدوارم جوێن لە دەنگی من بێت نازانم دەنگ مەبیسی بە باشی دەنگتە بیسم تا ئێستا گەر حکوومەت و کارەبا بێڵێ زۆر باشەوە ئاگام لێ بوو خەلەرێکی تێکەوت لە بینەکە ترسان بەڕاستی زۆر سپاس دەکەم کاک لەتیف بۆ ئەم دەرفەتەی بۆ ئێمە ڕەخسان کە لەم بەرنامەی ئێمە بەشداربی من دیارە لەواچێ هەڵەیەکم کردوێ لە تەمەنی بڵێن شەی سۆرانەوازارم ئەو بەهار زیاتری تێنەپەڕان بوو بەڵێ 21 بەهار زیاتری تێنەپەڕان بوو من هەڵم کرد لە تەمەنەکە داوای پوستچم هەیە بۆ بینەران و بۆ ئەوانی کە متابعی بەرنامەکەکەن من پێم خۆشە سەرەتا بە ئینتیباعی خۆت لەسەرم کەیسە دەست پێ بکەین کاک لەتیف دوای دێم سەر کۆمەڵێک پرسیاری تر فەرموو ئەو کاتتان باش دەستخۆشی لە کەناڵی هیوا دەستخۆشی لە ئێوە کە ئەم کەناڵەتان کردێتەوە بۆ دنیایەکی باشتر وەک ناونیشانەکەی وایە کەەوە خەونی لە مێژنەی هەمومانە ئەمانەوێ بەیانی باشتر بێت لە ئێستا دنیایەکی باشتر لە ئێستا بێتە دی و ئینسان بە ئازادی کە بڕای پێێتی کە خەوی پێوا بینێ کەوێ بێتە دی هەڵبەت ئینتیباعی من یا تەسەوری من بۆ هەموو ئەو چیرۆرکراوانەی لە کوردستان چیرۆرکراون لەنەوە توێکەوە تا لە چیرۆری سیاسیەوە تا تیرۆری دەنگی ئازاد تا تیرۆری ڕۆژنامە نووسان بە تایبەتی لە بادینان لەنەوە توێکوونەوە دوو هەرچی دەنگی ئازاد هەیە تیرۆرەکە هەرچی دەنگی ئازادەیە مثلەن یەک دنیا لە نووسەر و سیاسی و ئەوانە لە 92 لە بادینان تیرۆرکران و لە شوێنی تریژم تیرۆرکاریە بەردەوام بوو وەکتولێری دەسەڵات وەکتولێری حیزبی و کوتولێر بۆ ناودانی ئەو جیاوازیانەی کە هەیە دوجارە ئەمە گەیشتەوەی کە تیرۆری ڕۆژنامە نووسانی بێتە سەر نووسەرانی بێتە سەر ئەگەر بیرمان بێ یەکێ لەو تیرۆرکراوانەی کە ئێمەی ئازاردا زۆر ئازارداین ئەبوبەکر عەلی بوو ئەبوبەکر یەکێ بوو لە شاعیرە جوانەکان و یەکێ بوو لە نووسەرە جوانەکان بەداخەوە لەسەر داکۆچی لە ئازادی ئینسان لە کەرامەتی ئینسان لە ڕوومەتی ئینسان لە ژیانی سەرەتایی بۆ ئینسانەکان ومانەوەی خەڵک لە شوێنەکانیان کە ئەو کاتە ئەویسترا داگیر بکە ئەوە بوو تیرۆریان کردوانە بەدوای ئەوە تیرۆری خەڵکی تر هاتە پێشەوە بەدوای لەم دوایەشە کە لە ساڵانی ڕابردووە تیرۆری کاوە گەرمیانی وەدات حوسێن سەردەشت عوسمان کاکسۆران و هەموو کاکانەی تری بەدوایە هات کە من بڕام وایە پەیامی هەموو تیرۆرکردەکان هەوڵە بۆ بێدەنگکردنی زیندۆکان یعنی من سۆرانش ئەکوژم لە ناوێ دەم بۆی تۆ بێدەنگکەم ینی بەردەوام ئەمانە هەڕەشەیە لە دەنگەکانی تر ڕاستە قوربانیەکان کاکسۆرانن کاگۆداتن مەسەلەن کاک سەردەشتن ئەو کوڕە جوانانن کاوە گەرمیانین ئەو کوڕە جوانانن کە ئەیانەوێ دنیا باشتر بێ لە بەیانی باشتر بێت لە ئەمڕۆ دنیای بەیانی باشتر بێت لە دنیای ئەمڕۆ ئەوان ئەبنە قوربانی بەڵام هەڕەشەکە بۆ خەڵکی ترە پەیامە بۆ خەڵکی تر کە من بڕوام وایە بە بەرنامەکرێ ئەمە بە بەرنامەکرێ و لە ڕابردووشە من ئەو کاتێک کە سۆران شەیدکراوە بە خانەوادەکەی زانن کە سۆران وەکو کوڕی ماڵی ئێمەوە بوو نەگەر سۆران کۆمەڵە لەو ڕۆژنامە نووسەنگەدانە زۆر تێکەڵ بووم لەگەڵ یانە زۆر من بە حکومی ئەزمونێکی زیاترمە بولاواری نووسینوانەیە هاتن هەمیان و دانیشتین بەیەکەوە مناقەشەمانە کرد هەتا من زۆر جار سۆران لە یادداشتەکانی خۆشی هەڵێڵێ من پێم و تۆ دەبێت ئاگال لە خۆت بێ و قسەم پێ و تۆ لەسەر هەندێشت ینی ئێستا ڕۆیوە لە ناومانان نییە من ئەمە بۆ هەر بۆ سۆران ڕەنگە لەگەڵ کاوەش کاتی خۆی پێشەوەی شەید بێبینیم من بەردەوام ئەو ترسەم هەیە ئەو ترسە چۆن بۆ خۆم من ئەوە لە 50 ساڵ پێپەڕی کاک شەماڵ تا ئێستا و ترسە دەرگای بێ نەداوە تا ئێستا خۆم ینی بەردەوام هەڕەشەمان لەکرێ بە نەوەکان
ئەیانەوێ بێدەنگمانکەن هەندێک جار بە قسەی خۆش، هەندێک جار بە ڕێو شوێنی تر، هەندێک جار بە هەڵبەت بەو ڕێگە و شوێنانەی کە دەسەڵات یا ئەحزابی ناو دەسەڵات بەکارێنن بۆ بێدەنگکردنوانە لە ڕێی خزم و کەسوکارەوە، لە ڕێی پارەوە، لە ڕێی هەموو شتێکەوە کە هەموو ئەمانەیان پێ نامێنێتەوە ئەو کاتە پەنا بەنەبەر کوشتن کە من بڕوام وایە لە کوشتنە ئەم دەسەڵاتە سڵ لە گەنجێکی 21 ساڵی وەکو شەید سۆران تا ئاگاتە بە تەمەنێکی 70 ساڵی وەکو عەبدولستار تا شەریف داکاتەوە. یعنی ئەمە ئیتی ئەو پەڕی گەمژەیی دەسەڵاتە، ینی قسە هەڵ ناگرێ. من نازانم ئینتیباع دەبێت چی بێ. ئەم هێزە سیاسیانەی کە لە شاخەوە هاتن، لە شاخ لەسەر کوشتنی یەکتر، لەسەر لە ناودانی یەکتر، لەسەر سڕینەوەی یەکتر، ئێستا کە چیرۆکەکانی شاخە خوێنینەوە ئەزانین کامانە لە شاخش چیان کردووە. ئەمانە وێنەیان هێنا لە شارە بۆی ئێمە بێدەنکەن، بۆی کە خەڵک قسە نەکات. شەید سۆران یەکێک بوو لەو ڕۆژنامە نووسانەی جگەلەوەی کە لە لڤین ئیشێکرد، لە شوێنی تری ئیشێکرد. شەید سۆران هەر ڕۆژنامە نووس نەبوو، شاعیرێکی زۆر جوان بوو، شاعیرێکی زۆر بوو، خوێنەرێکی زۆر باش بوو و هونەرمەندێکی زۆر جوان بوو، چونکە کە کۆمەڵی هونەر جوانەکانی کەرکووکی هەڵبژات بۆ ئەوی لێ بخوێنێ خەیانەوە بۆ زۆر ئیژ، یعنی هەمەکارێکی زۆر جوان بوو بۆ ئینسانیەت. ئەم جۆرە لە ئینسانی ئازاد لە ناو دەسەڵاتی ستەمگەرایە جێی نابێتەوە. ئیتر زۆر جار مەسەلەن کە عەبدولخالق معروف شەید دەکرێت، بۆوە نییە بەس عەبدولخالق شەیدەکە. بەڵێ بەداخەوە دووبارە هەروەکو کاک بڵین پێشتر میلمان کردبوو کاک لەتیف خۆی پێشبینی کرد، وا دیارە کارەبا کوژایە و ئەنتەرنێت نەما تا ئەوەی کە ئەو بەڕێزە جارێکی تر کاک لەتیف لەگەڵمانە یەتەوە بۆ ناوبەرنامەکە. داوا لە ئێوەی ئازیز دەکەم کردنیی ئەم بەرنامەیە لە ڕێگەی کەناڵەکانی خۆتانەوە تا ئەکرێ بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن. ئەم بەرنامەی پێشکەشەوەی ئازیز دەکرێت لە ساڵیادی گیانبەختکردن یاخود تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە ڕۆژنامە نووسی لاو کە لە شاری کەرکووک لە ئەنجامی پیلانێکی دزێوی دەسەڵاتدارانە کە لە قسە و قەڵەمی کاک سۆران بێزار بوون و تەنگەتاو بوون لەلایەن ئەوانەوە تیرۆر کرا و لە ساڵی 2008 تا ئێستا ئەم کەیسە هەروە بە ئاوەڵایی ماوەتەوە. لە ڕێگەی خۆتانەوە لیکی ئەم بەرنامەیە وەکو پشتیوانیکردن هەم لە کەناڵی هیوا هەم لە یادی شەهید سۆرانی مامەحەمە گیانبەختکردوو سۆرانی مامەحەمە لە ڕێگەی کەناڵەکانی خۆتانەوە بڵاوکەنەوە. باشە دووبارە کاک لەتیف هاتەوە، زۆر بەشە، زۆر بەخێر بێتەوە. بەداخەوە وەکو خۆت پێشبینیت کردبوو هەروە هاتە و قەتع ڕوویدا. بەڵێ فەرموو درێژە بە قسەکاندا. بڵێ من داوای لێبوردنەکەم، وڵات زۆر دەرکە ئەش بڕیتر نازانم بانگەکەم وانە نازانم دەنگەکەم دەرکی خراپە، نازانم دەرێتیان نانە دەرنەچوو، هیچ دەرنەچوو، نایەکسەر قەتع بووی، یەکجار قەتع بووی. بەڵێ فەرموو. زۆر بە من باوەڕم وایە دەسەڵاتی کوردی بە تەحدید دەسەڵاتی کوردی لە لاسایکردنەوەی ناسیۆنالیزمی کوێربوونی یا ناسیۆنالیزمی ئەوی تر نەبینی ناوچەکەیە، یعنی ناسیۆنالیزمی سەردەست ئەوی تر نەبین لاسایکردنەوەیەکی زۆر خراپە، لاسایکردنەوەیکی زۆر خراپە و لە بریەوەی پەرەی بدایە بە دەنگی ئازاد بەو ئازادیانەی کە هەیە و ڕێگەی ئەم پەیام بەرە ئازادانەوە بیتوانایە پەیامێک بدا بە دەوڵەتانی دەوروبەر بە خەڵکانی تر بە ناسیۆنالیزمی کوێربین، بڵێ ئێمە جیاوازترین لە ئێوە، لە ڕێگەیەوەی سوود لەو توانایانە ببینێ، بەداخەوە لەو توانایانە ترسا، لەو توانانە ترسا و لە ڕێگەی بێدەنگکردنی وەگوتم کاکە سۆران و هاوڕەکانیەوە هەمووانێک بە تایبەتی کاکە سۆران کە من وەگوتم زۆر تێکەڵ بووین، زۆر یاریوە سعات دویش تەلەفۆنی بۆ کردنەوەی شێرێکی تازەم نووسیەوە بۆ بخێنمەوە. دەسەڵات یا پیاوانی ناو دەسەڵات لەبەرەوەی
بە درێژایی مێژووی پەروەردەی سیاسیان نەبووە، پەروەردەی کۆمەڵایەتیان نەبووە و پەروەردەیان نەبووە کە دەبێ ئەوان ڕای جیاواز قبولکەن، تولەرانس قبولکەن، پێکەوە ژیانی ئاشتیانە قبولکەن و جیاوازی قبولکەن و ڕێگە بن کە میدیای ئازاد، خەڵکی ئازاد قسەی خۆی بکە. بەردەوام کاریان لەسەرەوە کردووە کە ئەو دەنگانە کپ و بێدەنگکەن. من هەروە گوتم هەوڵی بێدەنگکردنی هەموو ئەوانی تر لە ڕێگەی تیرۆرکردنی کاک سۆرارە و کاک سەردەشت و ئەوانەوە بوو. ینی من سۆران تیرۆرەکەم لە کەرکووکا بۆی تر گەنجەکانی تر بوێری ئەویان نەبێ قسە بکەن لە هەولێرە. بەڵێ بە باوەڕی من ئەوان ئەو خەونەیان نەهاتۆتە دیتا ئێستا. ڕاستە زۆر جار ئێمە ناومێ دەبین لەوەی کە ئەو هێڵی ئازادی خوازیە یا ئەوەی کە بیرروڕای ئازاد دەبێت پەرەپسێنێ، دەبێت زیاتر بێت، دەبێت فراوانتر بێت. بەڵام لەگەڵ هەمووشە خەونی ئەوان بە بێدەنگکردن نهاتۆتە دی و تا ئێستا ئێمە قسەمان هەیە، ڕامان هەیە. هەرم بەرنامەیە نمونەیەشی ئەو تۆیە کە ئەو بە نیشانەوە هێشتا قسەمان هەیە. چەند ڕۆژێتر یادی سۆرانەکەینەوە، یادی وەداتەکەینەوە، یادی سەردەشتەکەینەوە، یادی کاوە گەرمیانیەکەینەوە و بێدەنگ نابین. خەڵکی زۆر هەر ڕاستە ڕەنگە هەندێکجار تووشی ناومێدی بڵێ هەر ئەو دەم و چاوانەیە. بەڵام من بڕوام وایە ئێمە ساڵانە کاچینە سەر گۆڕیشەی سۆران مامە حەمەد چەمچەماڵ هەستەکەین هەموو ساڵێک دەم و چاوێکیش بێت، دوانیش بێ، سیانیش بێ، خەڵکی تازەیەتە پێشەوە، خەڵکێک یەک قساکە. مانای وایە ئەگەر بەڕێوێکی زۆر نەرمیش بڕاتە پێشەوە هێشتا ئێمە بێ ئیرادە نەکراوین، تەسلیم نەبووینە. من بڕوام وایە بوێری شەی سۆران و هاوڕێکانی قسەکردنی ئەوان، بەردەوامی ئەوان وای کردووە کە جۆرێک لە ورە، جۆرێک لە وزە، جۆرێک لە تین و تاویان بە ئێمەش داوە کە لانی کەم لە ڕووی ئاکاریەوە، لە ڕووی ئەخلاقیەوە نابێ هاوڕەکانمان لە یاد بکەین، نابێ ئەو کوڕانە لە یاد بکەین کە بەڕاستی شەڕیان بۆ ئازادی کرد. بێگومان وایە. زۆر باشە. من پێم خۆش بوو باسی یادکردنەوەت کرد کاک لەتیف. ئێوە بەنیازن لە چەمچەماڵ ئەم یادە بکەنەوە. پێم خۆشە بینەرانی ئێمە ئاگاداری ئەم مناسبەیە بن، کەی ئەکرێت، چۆن ئەکرێت، چ ڕۆژێکە، ئایا بزات ڕۆژی 21 مانگە لە شاری چەمچەماڵەکرێت، سەعات چەندە. ئەگەر وردەکاریەکەی لەو بابەتەوە بیگەینی خراپ نابێت بۆی بینەرانێکە بەرنامەیە بینن ویستیان توانیان هەبوو بەشدار بن لەگەڵتان بن. ئێمە هەموو ساڵێک تەوان هەر بۆ تەنەریت حتا بۆ گەرمیان بۆ سەر گۆڕەکەی کاکاوە، بۆ هەولێر بۆ سەر گۆڕی کاک سەردەشت عوسمان وانە و بۆ لە چەمچەماڵیش ڕۆژی 21 مانگ یا هەندێک جار 22 مانگ سەر لە ئێوارەکەی لەسەر گۆڕەکەی کۆبینەوە، لەسەر گۆڕەکەی بەردەوام پاشنی داری و وەڵا هەندێک جار بەیانیان بۆ لەبەرەوەی چونکە بەیانیان سعات دەکردومانە، چونکە پاشی نیۆڕە چونە لە سلێمانی بۆنەکە بۆنەیە تکاوە مەسەلەن خەڵات دانراوانە کە لڤین بەردەوام ئەمەی کردووانە بەیانیان کاتژمێری دێمە لەسەر گۆڕەکە بین لەوێ پەیامە دەین قساکەی مەسەلەن من ناڵێم کاک سۆران کە سوکارەکەی لەبەرەوە ئێمە هەمووان کە سوکاری و قوربانیانین، ئێمە و کە سوکارەکەی لەوێ بین قسەی خۆمانەکەین، هەموو ساڵێکە و قسانی خۆمانەکەین و خەڵکی تریش قسا کاتوانە قسەکانیش لەو چوارچێوەیە کە ئێمە ئەو هاوڕێیانمان لەبیر ناچێ، ئێمە بەردەوام ببین لەسەر ڕێبازەکەیان، ئێمە دەستبەرداری شەڕی ئازادی، شەڕی مافی مرۆڤ، شەڕی خاوەندارەتی ئینسان بە ئازادی دەستبەرداری ئەمە ئازادیانە نابین و دەستبەرداری ئەوە نابین کە ئیرادەمان بشکێندێ بێدەنگکرێن. هەموو ئەو چەکوچۆڵی کە بەرامبەرمان بەکارن لێ چەکوچۆڵی بەڕێن هین بێ ئاسن و ئاگرۆوانە بێ یا چەکوچۆڵی بێدەنگکردن لە ڕێگەی فریودان و هەر شتێکترەوە پێیان ئەڵێن ئەڵێن ئێمە بەڵین هاوڕەکانی سۆران و
ڕۆژنامە نووسان و نووسەران و ئازادی خوازان بە تایبەتی پیان ئەڵێن ئێمە بێدەنگ نابین بەردەوامین چۆن کە سوکارەکەی بەردەوام هەموو ساڵێ ئەڵێن ئێمە بێدەنگ نابین و ئامادەنین مل بدەین بە هەر هەوڵێک طبعا هەوڵی زۆر هەیە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن خەڵکانی بەشداربووی ئەو چیرۆرکردنانەوە بەرامبەر بە هەموو ئەو قوربانیانە هەوڵی زۆر هەیە بۆ ئاشتکردنەوە هەوڵی زۆر هەیە بۆ بێدەنگکردن هەوڵی زۆر هەیە بۆ هەوڵ دراوە لەسەر ئاستی حیزب لەسەر ئاستی زۆر دەسەڵاتداری زۆر گەورە هەوڵەوە دراوە مەسەرەن بێن ڕێکەوتن بکەن لەگەڵ کەسوکارەکەیە کەس قبولی نەکردووە مەسەرەن لەبەرەوە باوەڕی من ئێمە لەو ڕۆژەیە قسەی خۆمان دەکەین و باسی ئەوە شەکەین ئەو چیرۆری جەسەدیەی کە بەرامبەر بەو ڕۆژنامە نووسانە بەو نووسەرانە بە بەڵێ کاگەتیر وا دیارە دووبارە قەتع بوویتەوە دووبارە لەگەڵمان نەمای ڕسمەکەت ڕاوەستاوە ژۆم لە دەنگت نییە بەرحاڵ داواکارم دووبارە هەڵبێتەوە بێتەوە بەرحاڵم کێشە تەکنیکیە بەم جۆرەی لێ هات ببەخشە مێدەوارم زووتر بێتەوە هاوڕیانێکە بینەری بەرنمەکەی ئێمە لە ڕێگەی خۆتانەوە لینکی ئەم بەرنمەیە لە ڕێگەی سوۆسیال میدیا و بڵاوکەنەوە ئەگەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی هیوا لە سەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن ئەگەر کۆمنتێک پرسیارێک سەرنجێک هەیە سەبارەت بەم یادی ساڵیادی تیرۆرکردنی سۆرانی مامە حەما ئەتوانن بە کۆمنت بۆ ئێمە بنێرن بەداخەوە دیارە ئینتەرنێت ڕێگەمان نادا بەشداری ڤیددیۆیی وەربگرین بەڵام ئەگەر کۆمنتێک هەیە سەرنجێکتان هەیە توانن لە ڕێگەی کۆمنتەکانەوە بۆ ئێمە بنێرن و وەک گوتم لینکی ئەم بەرنمەیە لە فراوانترین بوارە بڵاو بکەنەوە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆتانەوە باسەکەمان باسی ساڵیادی تیرۆرکردنی سۆرانی مامە حەمەیە سەرەتای بەرنمەکە گەردە خانمان لەگەڵا بوو دادەگەردە خوشتی هاوڕێ یاخود ڕۆژنامە نووسی گیانبەختکردو سۆرانی مامە حەمەیە لێرە باسی ڕووداوەکەی بۆ کردین و پەنجەی خستە سەر ئەوەی کە چۆن خێزانی سۆرانی مامە حەمە ئەم کەیسە بەکراوەیی ئەهێڵنەوە و ڕوویدەنی کردە هەموو ئازادی خوازان و هەموو خەباتکارانی ڕێگەی ژیانێکی باشتر و دنیایکی باشتر لە کوردستانە کە هاوپشت و پشتیوانی ئەو هەوڵەی ئەوان بن بۆ بە سزاگەیاندنی تاوانکاران هەروەها ئێمە کاک لەتیف فاتح فەرەجمان لەگەڵایە کە ڕۆژنامە نووسێکە لە شاری چەمچەماڵە لەگەڵ ئێمە بەهۆی کێشەی تەکنیکیەوە بۆ دووەم جارە بەداخەوە لە بەرنمەکە قەتە بوو بە ئومێدی ئەوەی کە بەم نزیکانە بتوانێت دووبارە پەیوەست بێتەوە دووبارە داواکارم لێوەی ئازیز ئەگەر نەتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن دۆست و ئاشنایانتانی بناسێن و لینکی ئەم بەرنمەیە لە فراوانترین بوارە بڵاو بکەنەوە باسی ساڵیادی تیرۆرکردنی سۆرانی مامە حەما ساڵیادی تیرۆرکردنی کاوە گەرمیانی سەردەش عوسمان و هەموو ئەم ناوانەی تر ڕۆژنامە نووسانی بادینان ویداد و هاوڕیانی تر ئازیزانی تر کە بەهۆی ئازادی دەربڕین و بەهۆی ممارەسەکردنی مافی خۆیانەوە لە کاری ڕۆژنامەوانی لە کوردستانە دراونەتە بەرفیشە و گیانن لێ سەرداتەوە لە تاپی لاوێتی لە تەمەنی لاوێتی کەسێکی وەکو سۆرانی مامە حەمە تەنها 21 بەهاری دی بوو سەردەش عوسمان لە 23 ساڵیە گیانی لەسەردایەوە هەروە کاوە گەرمیانی بە تەمەنێکی زۆر گەنج کە باوکی مناڵێک بوو کە نەیبینی کران بە قوربانی ئەوەی کە دەسەڵات تەحملی ڕەخنەوە تەحملی هەڵدانەوەی پەردە لەسەر سکانداڵەکانی ناکات و ناتوانێت لەگەڵ وشەی ئازادا هەڵکات و بژی کارلەتی لێرە باسی کرد کە ئەو کەسانە پەروەردەی شاخن بە بڕای من شاخ ئەتوانێت شوێنی شۆڕجێڕان و شوێنی خەباتکاران بێ شاخ هەمیشە نگەتیڤ نییە لە شاخ ئەتوانێت جەماوەرێکە
لە شارە ناتوانێت درێژە بە خەباتی خۆی بات و بەهۆی سەرکوت و داپۆسینەوە ڕووەکاتە شاخ ئەتوانێت لە شاخ هەمان خەباتی نەفساوە بۆ ئازادی و بۆ یەکسانی و بۆ مافەکانی ئینسان بێتە پێشەوە. ئەوەی لێرەیە کێشە دروستەکە و ئەوەی لێرە لە کوردستانە ئێمە بینین ئەمڕۆ ئەم دەسەڵاتی بەرهەم هێناوە جوڵانەوەیەکە کە لە بیدایەت و لە سەرەتاوە جوڵانێکی کۆنەپەرستانە پێیناوەتە سەر شانۆی سیاسەتی کوردستان. جوڵانەوەیەک بۆ پارێزگاریکردن لە بەرژەوەندی چینێکی باڵا دەست، جوڵانەوەیەک بۆ داپۆچیکردن لە دەرەبەگەکانی کوردستان لە بەرامبەر چاکسازی لە بواری کشت و کاڵە یاخود دابشکردنی زەویزارەکان. جوڵانەوەیەک بۆ هەر لە سەرەتاوە جوڵانەوەی چینێکی کۆنەپەرست وە زادەی فەرهەنگێکی عەشیرەتگەرایی بۆیە کە چێتە شاخ ئەو قوڕە خەستە لەبێتەوە کە دێتەوە شاریش ئەو قوڕە خەستە دووبارەیاتەوە بەسەر سەری کۆمەلگایە و ئەم دۆخە بەدیدێنێک ئەمڕۆ ئەیبینین. بەرحاڵ خۆشبەختانە کاگلەتیفمان لەگەڵە جارێکتر بە خێراتیتەوە دووبارە و مێدەوارم ئەم جاریان بتوانین بەرنامەکە پێکەوە تەواو بکەین. وێنەکەت دیار نییە، مێدەوارم دەنگمانە بیستی دەنگ ئەبیستی کاگلەتیف زۆر بەداخەوە. بەرحاڵ ویستمەوە بڵێم کە باسەکە لەسەرەوەیە ئەوەی کە لە کوردستانە هەیە دابڕاو نییە لەوەی کەوا لە دنیا ڕۆیە و ئەم کۆنەپەرستی کە لە کوردستانە هەیە زادی بەرژەوەندی چینێکی دیاریکراوە تەنها فەرهەنگ نییە و فەرهەنگەی کە ئەم حیزبانە پەروەردەیەکەن ویانێ درێژەی پێبەن پەیوەستەی بەرژەوەندی چینێک و تاقمیکی دیاریکراوە لەناو کۆمەلگایە بۆیە توانێت بژێتەوە بمێنێتەوە سەرباری ئەوەی لەگەڵ سادەترین پرینسیپەکانی مۆدرنیتە و سادەترین پرۆسیبەکانی مۆدرنیزمان نایەتەوە، بەڵام دووبارە توانێت درێژە بە خۆی بداتەوە و خۆی دووبارە بەرهەم بێنێتەوە لەبەرەوەی کە لە ناو کۆمەلگایە چینێکی دیاریکرا چینێکی کۆنەپەرست چینێکە ئەوێت سەروەت و سامان و ئێستا و ئایندەی کۆمەلگا بۆ خۆی خۆرەخ بکە چینێکی ئەوەی لە پشتەوە وەستاوە. بەرحاڵ ئەمە ئەو گرفتە گەورەیە و ئەم سەرکوت و نەهێشتنی ئازادیە و قوربانیکردنی ڕۆژنامەوانێکی وەکو سۆرانی مامەحەمە یاخود ڕۆژنامەوانانی تر بەرهەم و زادەی ئەم بەرژەوەندیانەیە و پارێزگاریکردن لەم بەرژەوەندیانەیە. بەرژەوەندیەکان جاران کەم بوون، پارچەیە عەرز بوو لێرە، ئەملاچێک بوو لەوێ، بەڵام ئەمڕۆ ملیارەها دۆلارن لە زۆرێک لە بانکەکانی دنیا دانراون. ئەمڕۆ نەوت و غازە کە کەوتۆتە سەر خەریتەی وزەی جیهان و پەیوەست بۆتەوە بە بەرژەوەندی و قازانجی کۆمپانیا گەورە سەرمایەدارەکانی دنیاوە. لەبەرەوە ئەم فەرهەنگە تونتر و قایمترە. بەداخەوە کە نازانم کاک لەتیف دووبارە هاتەوە جاریشتریش نەمایەوە، مێدەوارم بتوانێت فرسەت بێت جایشتر بێتەوە بۆی بەرنامەکەمان پێکەوە تەواو بکەین، بەڵام دیارە ئەگەر ئاوا بڕوا ناچارین بەرنامەکە ئەگەر پێشنیارێک یاخود پرسیارێک کۆمنتێک لەلایەن بینەرانەوە نێت بەرنامەکە بەرەو کۆتایی بەری. کەناڵی هیوا ویستی لە ڕێگەیان بەرنامەیەوە ئەوە بەیان بکە کە ئەو لە ڕیزی ڕۆژنامەوانانی قوربانی و گیانبەخت کردووە ئەمێنێتەوە و هەر لە ڕیزی ئەوانە و هەر لە ڕیزی ئەوان درێژە بە کارکردن بۆ ئازادی دەربڕینە کە ئازادی دەربڕینی ناڕزاییە لە بەرامبەر دۆخێکی مینەتبار و نالەبارەکە یاخود بەڕاستی نائینسانی و دۆزەخێکی واقعەیە کە لە کوردستان لەلایەن دەسەڵاتداران و چینی باڵەدەستی کۆمەلگاوە خوکەنراوە. و ئەم بەرنامەیەمان بۆ بوو کە وەک سەردەشت و وەک کاوە گەرمیانی وەک ڕۆژنامەوانانی بادینان سۆرانی مامەحەمە سەرقافڵەی ئەم جانبازانە بوو، ئەم جەربەزانە بوو کە سەر ڕای هەڕەشە بوو ڕەشە. لێرە گەردەخان بۆی باس کردین خوشی سۆرانی مامەحەمەکە ئەو هەڕەشەی لێکراوە کە بێ واز بێنێەوە بە تایبەتی و دیاریکراویش لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هەڕەشەی لێکراوە کە بێ دەستبەرداری کاری ڕۆژنامەوانی بەوە چیتر نەنووسێت.
ئەو سەرقاڵی پەردە هەڵماڵین بوو لەسەر تۆڕی بازرگانیکردن بەجەستەوە لە شاری کەرکووک کە ئەم تۆڕە لەلایەن خەڵکانی متەنەفیز و خەڵکانی خاوەن دەسەڵات لە شاری کەرکووک بەڕێوە ئەبرا. ئەمەی کە ئێستا دەسەڵاتی کوردستان خۆی وانی شانەدا کە بەرەنگاری لەگەڵاکە ئەوانە ئەساسەن تیجارەتێک بۆ لە سەرتاوە خۆیان دەستیان بۆ بردووە خۆیان کاریان لەسەر کردووە. بەرحاڵ ئەو بووە قوربانی ئەوەی کە دەستبەرداری ئەو حەقە و ئەو مافەی خەڵکی کوردستان نەبوو لە زانین ڕاستیەکان. ئەو ویستی ئەم کارە بەردەوام لەو کارە بەردەوام بێ وە سەرنجام گیانی نایە پێناوی ئەو ئەرکە پیرۆزەوە کە گرتی بێ سەرشار. ئێمە دووبارە بە دووبارەکردنەوەی ڕێز و بە بەرزڕاگرتنی یادی سۆرانی مامە حەمە دووبارەیەکەینەوە کە ئێمە لە سەنگەری خەباتکردن و داکۆچیکردن لە مافی کەسوکار و مافی تەواوی ئازادی خوازانی کوردستانە بۆ ناسینی تاوانکاران و یەکلایکردنەوەی ئەم کەیسە و بە سەرنجام گەیاندنی بەرحاڵ دووبارە کاگەتیف هاتەوە مێدەوارم ئەمجارە موفق بین کە لەگەڵماناوێت. کاگەتیف جۆر لە منە وەڵای گوێم لێتە بەڵام بەداخەوە نازانم شە بۆوە بۆ وەزان. بەڵێ بەرحاڵ ئیتر ئەزانی کێشەکە کێشەی هەمومانە کێشەی ئێوەیە بووکە ئەبێ بە کێشەی ئێمەش بەرحاڵ بڵێ من بچمە سەر باسێکی تر من دیارە پرسیارێکم هەیە تۆزێ لە پرسیارێکی ڕیتۆریکە چێ ئەوەی کە ئەم کەیسی ڕۆژنامە نووسانە بۆ یەکلا نابێتەوە دیارە ممکنە هەمومان وەڵامی و پرسیارە بزانین بەڵام حقەتەکەی بەبارێکی تریشا یەکلا بێتەوە ئێستا دەسەڵاتی وا هەیە بوون و ڕاستڵێکە ئەگە بۆتان نیە قسە بکەن کەسێک ئەو فلانشت و فلانشت و فلانشت بڵێ گیانی لێسێنینەوە ئەچن لە قانونەکان و لە یاستاکانی عقوباتی خوا ناینووسن کەسێک سەبارەت بەمانە قسە بکە حەقی کوشتنە بۆ نمونە کفر بکە ئەگەر بە ئەمنیەت و ئاسایشی نیشتیمان خاتە خەتەرەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی زانیاریەوە شتێکی لەم بابەتانی فێڵێکی بۆ دۆزنەوە مەسەلەن خۆ لە کوردستانی هەوڵیان داوە کە کاری ڕۆژنامەوانیش بەشێک ڕابردکەنەوە لەگەڵ تیرۆریزم و ئەوانەیە بەڵام بەرحاڵ ئەم کەیسانە ئەتوانێت بەو لایەشە یەکلایی بێتەوە دەسەڵات ڕوون ئاشکرا بڵێ دەی هەرەوەیە تر من ئەکوژم و ئەبڕەمە کەسێکی بەقسەم نەکاتوەوانە یا مەسیری زیندان یا مەسیری ناوچوونە بۆ وا ناڵێت وەلەو لایتریشەوە بۆچی سەرنجام تاوانکارە ناشکرا نابن ئەمانە بەهێز و توانان یعنی ئەگەر بڕیاری من ببوورە ببەخشە من ئەڵێم ئەگەر بڕیاری تیرۆرکردنی شخصێکی دیاری کراوە لە ئەڵقەی تەرس و هەرە تەرسکی سەری سەرەوەی دەسەڵاتەوە دەرنەکراوێ ئەم بڕیارە سەرنجام لەلایەن هەر بەرپرسێکەوە دادگایی بکرێ محاسبە بکرێ بۆ ئەمە ئاواتوانێت تاثیر بمێنێتەوە ئایا بەڕاستی ئێوە لە کوردستانن و زۆرتر لە ناوەم ئەجوانیان پرسیارەکەن ممکنە گفتوگۆتان کردووە لەگەڵ دەسەڵاتدارانە وەڵامیان چییە بەم پرسیارە واقعی و بەم پرسیارە ڕەوایی خەڵک کاک شەماڵ لە کوردستان کەیسی کوشتن بە تایبەتی کوشتنی ئەوانەی کە داکۆچی لە ئازادی لە دنیای ئازادەکەن یەکلایی نابێتەوە ینی لەبەرەوە یەکلایی نابێتەوە چونکە بکوژەکان کوڕی لە بەردڵانی حیزبن بکوژەکان ئەو کەسانن کە حیزب بەردەوام ئیشی جیاجیان پێکە ئەم بکوژانە کاتێک حیزب ئیشی پێیان نامێنێ خۆی بە ڕێگای جۆرە و جۆر لە ناوێنەدا و چیرۆکەکان ئەبەنە گڵەوە بۆیە ئەم جۆرە کەیسانە تەنانەت ئەگەر کەسەکان لە ڕێگەی جیاجیاوە بۆ نمونە بە کاری زۆر ورد بیش دۆزێتەوە کە چێن ئەوانەی کە کارەکەیان پێیان کردووە 1000 بڕووبیان و دێنەوە بۆی کاوانی بۆ نمونە با من ڕاستی پێ لە کەیسی شەید سۆرانە دەستگایەکی ئاسایشی یەکێ لەو دوو حیزبانە تەحقیقی وردی کرد ناوەکانی دەستکەوت و بکوژەکانی دەستکەوت و زانیتی چێن بەڵام ئەم قەزیەیە لەواتێ لەگەڵ قەزەیەکی ترا دیزە بە دەرخۆ نەکرا ئەزانی چۆن من ئەم قەزەیەی تۆ داپۆشم تۆش ئەمە واز لێت بەڵێ تێگەم بەڵێ ئەوە زۆر واریدە ئەمە ئەوە دیارە
بەڵێ دووبارە تەکلیفمان لە دەستدایەوە. بەرحاڵ ئەوەی کە بۆمان معلوم بوو لەم قسە باسانەیە ئەوەیە چێبەرچێی بینی دەسەڵاتدارانی کوردستانیش بۆ خۆی لەبری ئەوەی ببێتە ئەوەی کە قڵەشتێک لە نێوان لە ڕیزەکانی دەسەڵاتە بوونی ببێەوە ئازادی خوازان بتوانن سوود لەم قڵەشتە ببینن پێچوانەکەی ڕاستە بە شێبەرچێکە لەسەر تاوانکاریە لەسەر سەرکوتە لەسەر ئەوەی چی ئەتوانێت زۆرتر تاوان بکە چی ئەتوانێت زۆرتر سەرکوت بکە و ئەمە دیارە ئەم معاملەی کە کاگرەتیڤ باسی کرد لە نێوان بڵین دەسەڵاتە یاخود دەستگا ئەمنیەکانە دیارە معاملەیەکی ناسراوە و زانراوە و لە کۆنیشەوە ئەمە لە کوردستانە پەیڕەو کراوە کە میلیشیایکی دیاریکراو لە بەرامبەر بە میلیشیایکی دیاریکراو تاوانەکانیان سفر دەکەنەوە یاخود تاوان بە تاوان تاوانکار بە تاوانکارە گۆڕنەوە و هەموو کەیسەکان دەردی کاگرەتی وتنی دیزە بە دەرخۆ ناکرێت. بەرحاڵ مێدەوارم کاگرەتیڤ بتوانێت لەگەڵمان بێ نازانم وێنەت دەیان نییە کاگرەتیڤ بەداخەوە ئەم بەرنامەیە وای لێ هات من جێگەی ئەوەیە کە داوای لێبوردن لە سەرجەم بینەران بکەم و داوای لێبوردن لێوەی ئازیش بکەم کە چیتر لەمە زیاتر بینەران ماندوو نەکەین و بەم شێوازە کۆتایی بەم بەرنامەیە بێنین و دووبارە ئەوە بڵینەوە کە کەیسی سۆرانی مامە حەمە سەردەشت عوسمان کاوە گەرمیانی تەواوی ڕۆژنامەوانانی غەدەر لێکراو ئەوە تیرۆرکراوی کوردستان کەیسێکی کراون و ئێمە وەکو بەشێک لە ئازادی خوازانی کوردستان بە شوێن ئەم کەیسەوەین و دەستبەرداری خەبات بۆ بە ئەنجام گەیاندنی و بە سزاگەیاندنی تاوانکاران نابین. دێوەی ڕای لێبوردن لە هەمووی ئەوەی ئازیز بەم شێوازە کۆتایی بە بەرنامەکانی ئەمڕۆمان دێنین بە ئومێدی ئەوەی کە لە بەرنامەکانی داهاتوە لە ڕووی هونەری و باشتر بێ تاکو بەرنامەیەکی تر و دیدارێکی تر ئێوەی ئازیز بە شادی و کامرانی ئەسپێت هەر بشین.